پارچە شوێنەوارێک کە جۆگرافیناسان و یۆنانیەکان بە گرنگیەوە باسییان کردووە. تەمەنی 2000 ساڵە لە کوردستانە و مڵکی کوردانە، بەڵام ئێرانیەکان کردویانەتە کەرەستەی نیشانەشکێنی و شێواندوویانە. بەردی کێلەشین مێژوویەک لە سەروەری، ئەو کێلە بەردە ناوی کێلەشینە و دەکەوێتە سەر زنجیرەچیەکانی زاگرۆس لە سنووری نێوان ناحیەی سیدەکان لە باشووری کوردستان و ناحیەی شنۆ لە ڕۆژ هەڵاتی کوردستان، کە ئەو بەشە چیایەی زاگرۆس هەر بە ناوی ئەو بەردەوە پێی دەڵێن ناوچەی کێلەشین. زۆر کەس وا تێگەیشتون ئەو کێلە بۆ دەستنیشانکردنی سنووری هەردوو وڵاتی عێراق و ئێران دانراوە، بەڵام لە ڕاستیدا مێژووی ئەو کێلە بۆ پێش 2000 ساڵ زیاتر دەگەڕێتەوە، کە ئەو دەم هیچ سنوورێک لەو شوێنە دابوونی نەبوو. کێلەشین چییە؟ پارچە بەردێکە لە شێوەی کێلدا کە نووسراوێکی لەسرە و باسی ئیشوپونی کوڕی سارودی پاشا و خودای خالدی پەرزگەی موسا سیری کردووە، کە پاشماوەکانی ئەو پەرزگە گرنگە لە گوندی مەجێسەر ماون و لەم دواییانەدا ئەو پەرزگەیە دۆزراوەتەوە. نووسینی سەرکێلەکە بە شێوەی خەتی بزماری نووسراوە، لە هەردوو ڕووی بەردەکەوە نووسین هەیە، لە دیوێکی 41 دێڕ و لە دیوەکەی تریدا 42 دێڕبوونی هەیە. بە درێژایی 2000 ساڵ تاوەکو جەنگی 8 ساڵەی عێراق ئێران کوردەکان ئەو بەردەیان دەستکاری نەکرد و لە شوێنی خۆیدا بە ئامانەتەوە پاراستیان، بەڵام لە جەنگی 8 ساڵەدا ناوچەی کێلەشین دەکەوێتە ژێردەستی ئێرانیەکان و چاویان بە بەردەکە دەکەوێت. ماوەیەک دەیکەنە کەرەستەی نیشانەشکێنی و گولەی پێوە دەنێن و بەشێکی دەشێوێنن، دواتریش لە شوێنی خۆی هەڵی دەکەن و دەیگوازنەوە بۆ مۆزەخانەی شاری ورمێ. هۆکاریەوەی کوردەکان ئەو بەردەیان پاراست و ئێرانیەکان شێواندیان دەگەڕێتەوە بۆ 2 دێڕی کۆتایی ئەو نووسینەی لەسەر بەردەکە هەیە، کە ئەویش هەڕەشەیەکی ئاینیە و ڕووی لەو کەسانەیە کە دەستکاری ئەو بەردە دەکەن. لەسەر بەردەکە نووسراوە هەرکەس ئەم کێلە لە شوێنەکەی لابەرێت یان بیشکێنێت یان هەرکە زاوکاری کەسێک بکات بۆ ئەو کارانە، ئەوە خودای خالیدی وەچەکانی لەناو دەبات. ئەم هەڕەشەیە مای گوێڕایەڵی بووە بۆ کوردەکانی ئەو ناوچەیە، هەر بۆیە بە پیرۆزی سێری شوێنەوارەکە کراوە و پارێزراوە. بەڵام ئێرانیەکان کە دێنە ئەوێ ناواڵی هەڕەشەیەکی وایان هەیە و نەباوەڕیشیان پێیەتی، هەر بۆیە هەوڵی شێواندن و گواستنەوەی دەدەن. ساڵی 1952 کارتەر زێڵینگ وێنەی لەگەڵ کێلەکەدا دەگرێت، لە نووسینەکانیشیدا ئاماژە بە گرنگی ئەو شوێنەوارە مێژوویە دەدات. یەکەم جاریش لە مێژوودا کە باسی ئەو شوێنەوارە کرابێت زیاتر لە 2000 ساڵ لەمەوبەر لەلایەن جوگرافیناسی گەورە سترابۆ بووە. سترابۆ ناوی کێلەشینی وەکو خۆی هێناوە، دواتریش لەلایەن شوێنەوارناسانی وەک پڵینی و پتسلۆمی و چەند سەرچاوەیەکی تری یۆنانیەوە باس کراوە. ئێستا ئەم بەردە لە شاری ورمەیە، وەک زۆربەی شوێنەوارەکانی تری کوردستان بە بێخاوەنی لە ناوچەکەی خۆی دابڕێنراوە. ئەوەی گرنگە هەموو کوردێک بیزانێت ئەوەیە کە شوێنەوار تەنها پارچە بەرد و پارچە کانزایەک نییە، بەڵکو پارچەیەکە لە مێژووی فەرهەنگی و کولتوری ئێمە. ونکردن و لە ناوچوونی بە تەواوەتی ونکردنی پارچەیەکە لە مێژووەکەمان.